گفتوگۆمان کردووە چەندین شاندی هەردوو لاش چاوپێکەوتنیان هەبووە لەگەڵ یەکتر. ئێوارەی ڕۆژی شەممە پەیوەندێکی تەلەفۆنی لە نێوان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئەنجامدرا کە دەرەنجامەکەی بڕیاری ڕەوانەکردنی 320 میلیارد دینار بۆ موچەخۆرانی هەرێمی لێکەوتەوە. لەبارەی ناوەڕۆکی پەیوەندە تەلەفۆنیەکەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت ڕایگەیاندووە کازمی و مەسرور بارزانی لەسەر چارەسەری کێشەکان ڕێکەوتون. هەرزوو پەیوەندیە تەلەفۆنیەکەی نێوان کازمی و مەسرور بارزانی لەلایەن میدیاکانی پارتیەوە وەک دەستکەوتێکی گەورە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم لێکدرایەوە. ئەوەش جۆرێک نیگەرانی لای بەرپرسانی یەکێتی و بە دیاریکراوی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت دروست کرد. نیگەرانیەکانی یەکێتی لەوەوە سەرچاوەیگر کە ڕاگەیاندراوی فەرمی حکوومەتی هەرێم وا لی دەخوێنرێتەوە تەواوی ڕێکەوتنی هەرێم و بەغدا بەو پەیوەندیە تەلەفۆنیەی نێوان کازمی و مەسرور بارزانی ئەنجام درابێت. لە کاتێکدا شاندی حکوومەتی هەرێم لە کابینەی نوێندا بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت 12 جار دانیشتن و سەردانی بۆ بەغدا لەسەر کێشەکانی هەرێم هەبووە. بەپێی ئەو زانیاریانەی کە لە میدیاکانی نزیک لە پارتی و یەکێتیەوە دزیان پێکردووە پەیوەندیە تەلەفۆنیەکەی کازمی و مەسرور بارزانی بە نێوەندگیری بەرهەم ساڵە سەرۆکۆماری عێراق لە ڕێگەی فواد حوسێن وەزیری دەرەوەوە ئەنجام درراوە. لە پەیوەندیەکەدا کازمی نیگەرانی خۆی لەسەر ڕاگەیاندراوەکانی حکوومەت لەبارەی تاوانبارنیشاندانی کابینەکەی لە چارەسەر نەکردنی بەشەبوجەی هەرێم بە مەسرور بارزانی وتووە. مەسرور بارزانی بە کازمی وتووە وایدابنێ ئەو ڕاگەیاندراوانە دەرنەکراون و ئامادەن مەرجەکانی بەغدا لەسەر ڕێکەوتنەکەیان جێبەجێ بکەن. پێشتر حکوومەتی عێراق داوای کردهبوو فەرمانبەرانی چاودێری دارایی و گومرگی حکوومەتی فیدراڵ لە خاڵە سنووریەکاندا دابنرێن، بەڵام مەسرور بارزانی بەو مەرجە ڕازی نەبووە. تەنیا ئامادەبوو نیوەی داهاتی خاڵە سنووریەکان ڕادستی بەغدا بکات بێ ئەوەی هیچ چاودێریەکی حکوومەتی فیدراڵی لەسەر بێت. لە بەرامبەردا بەرپرسانی یەکێتی ڕەتیان کردووە ڕێکەوتنەکەی بەغدا و هەرێم لە سایی پەیوەندیە تەلەفۆنیەکەی ئێواری ڕۆژی شەمەوە بەرهەم هات بێت، بەڵکو دەڵێن پەیوەندیە تەلەفۆنیەکە قۆناغی کۆتایی بووە. لەو بارەوە خالید شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا کە لە پشکی یەکێتیە ڕاگەیاندراوێکی لەسەر ڕێکەوتنەکە بڵاو کردوێتەوە و دەڵێت ڕێکەوتنەکە دوای 12 جار گۆڕینەوەی پێشنیار و تێبینی ڕۆژی شەممە لە نێوان سەرۆکوەزیرانی هەرێم و حکوومەتی فیدراڵدا گەیشتە دوا قۆناغ و ڕاگەیاندرا. ئەو باسی لەوە کردووە پرۆسەی دانووسانەکە هەڵکشان و داکشانی زۆری تێدا بووە و بە قورس و ئاڵۆز وەسفی کردووە. لەبارەی ناوەڕۆکی ڕێکەوتنەوەکەوە نووسیوێتی تا ئیقرارکردنی یاسای بودجەی ساڵی 2021 بەردەوامە بێت و دواتر قۆناغێکی نوێی دانووسان لەسەر بودجەی 2021 دەست پێ دەکەنەوە. ئێستا میدیاکانی پارتی و بە دیاریکراوی میدیاکانی سەر بە سەرۆکی حکوومەت پرسی ڕێکەوتنەکە وەک دەستکەوتێکی گەورە نیشان دەدەن، لە کاتێکدا ئەوەی ڕووی داوە تەنیا لە ناچاری و لە ژێر فشاری هاوڵاتیان و موچەخۆراندا بووە. بەو پێی لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا سەرۆکی حکوومەت پێشنیازی درێژکردنەوەی بڕیاری لێبڕینی موچەی فەرمانبەرانی کردووە، بەڵام لەلایەن وەزیرەکانی حیزبە بەشدارەکانی حکوومەتەوە پشتیوانی نەکراوە و ئەوەش لە ترسی کاردانەوەی توندی هاوڵاتیان بووە. هەر بۆیە سەرۆکی حکوومەت بە ناچاری چووەتە ژێرباری مەرجەکانی بەغدا کە لە ڕاستیدا دەستورین و ڕێگە لە قاچاغ و بردننی داهاتی خاڵە سنووریەکان دەگرێت.